السلام عليكم ورحمة الله وبركاته. پاش سپاس و ستایش بۆ خوای دانا و زانا و کاربەجێ، درود و سەلام بۆ گیانی پێغەمبەری نازدار محەممەد صلی الله عليه وسلم و بۆ گیانی یاوەرانی هەتا ڕۆژی دوایی. میوانانی بەڕێز و خۆشەویست، باشترین دەستپێک، بەرزترین وتە، جوانترین وتەیەک کە شایستە بێ بەم مەجلیسە نورانی و قورئانیە، کە شایستە بێ پێش وتەی هەموو مرۆڤەکان بکەوێ، وتەی خوای پەروەردگارە و قورئانی پیرۆزە. ئەو قورئانەش لەلایەن سێ بەشدار بوو لە پرۆژەی نوری دڵان لە سوورەتی لوقمان دەخوێنرێتەوە. کاک هەستی محەممەد، کاک هەڵگورد قاسم، کاک ئەژی ساڵح با بفەرمونون. أعوذ بالله من الشيطان الرجيم. خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانه عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. ولا تصعر خدك للناس ولا تمش في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير. يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما لا يجزي والد عن ولده ولا مولود هو جاز عن والده شيئا. إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام
خوای گەورە ئەم سێ گەنجە بکاتە چرایەک بۆ ئەم شارە و بدرەوشێنەوە. ئێستاش ئەچینە لای مامۆستا مستەفا بەرپرسی لقی زانایانی کۆمەڵی دادگەری لە شاری کەرکووک بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن با بفەرمێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایانی خۆشەویست، خوشکانی ئازیز، السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوی مەکتەبی زانایان و پاشان لقی زانایان، هەروها بەناوی لیژنەی ئامادەکردنی و بەڕێوەبردنی سوورەتی لوقمان لە پرۆژەی نووری دڵان زۆر زۆر بەگەرمی بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەین. دەستی هاریکاری و ماندووبوونتان دەگوشین، پێزانینی خۆمان دەردەبڕین بە هەر هەنگاوێک کە ناوتانە. یاخوا بەخێر بێن، سەرچاومان هاتن. خوای پەروەردگار ئەم جۆرە مەجلیس و ئەم جۆرە کۆبوونەوەنە هەمیشە بەرەکەتدار کە بە ئیزن و مەشیئەتی خۆی. السادة الحضور، ضيوف الكرام، حللتم أهلا ونزلتم سهلا، أسعدنا قدومكم، طبتم وطاب ممشاكم، نرحب بكم جميعا والسلام عليكم ورحمة الله. ئامادە بوانی بەڕێز، ئێستاش مامەسا ڕێباز وتەیەکمان پێشکەشەکە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين رضوان الله تعالى عليهم أجمعين. بەڕێزان و خۆشەویستان، سەرەتا بەخێرهاتنێکی گەرمی هەموو لایەک دەکەین. خوای گەورە پاداشی خێرتان باتەوە، خوای گەورە هەر هەنگاوێکتان بە هەزارەها چاکە و خێر بۆ بنووسێ ئینشاءالله. پاشان دەستخۆشی لە سەرپەرشتیاران و هاوکارانی ئەم پرۆژەیە دەکەین، لە چاودێران، لە سەرپەرشتیاران، لە مامۆستایان، لە خێرخوازان کە بەڕاستی جێگای تەقدیرن پرۆژەیەکی ئاوها بگاتە پایان. پاشان من دەستخۆشی لەو فێرخوازانە دەکەم و ئومێ دەکەم لەم پرۆژانەدا بەردەوام بن، چونکە بەڕاستی گەنجەکانمان پێویستیان بەوەیە کە بە هەموو لایەکمان دەستبار و هاوکاریان بین. هەمومان چاک دەزانین لەم سەردەمەیە کە سەردەمی فیتنەیە و بە زۆر ئەیانەوێ گەنجەکانمان، شیرازەی خێزانەکانمان هەڵوەشێننەوە. هەمومان چاک ئەوە دەزانین کە بە هەموو وەسائلێکی ئەعلامی مزەیەف ئەیانەوێ گەنجەکانمان داببڕن، ئەیانەوێ شیرازەی خێزانەکانمان تێکدەن بە یاسایی و بە کردار و بە گفتار و بە هەموو شەوێک هەوڵ ئەدەن. بۆیە ئەرچی ئێمەیە، ئەرچی ئێوەیە، هەموو لایەکمان دەستبار و هاوکاری یەکتر بین، بۆی نەهێڵین شیرازەی خێزانمان تێک بچێ. ئێمە بەم پرۆژانە ئەمانەوێ گەنجەکانمان سەر لە نوێ پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامیانە بکەین، بۆ ئەوەی وایان لێ بکەین وەکو داربەڕوو ڕەک بە ناخی زەویدا دابکەنن، وەکو داربەڕوو بە ناخی زەویدا بچنە خوار، هیچ بایەکی عەلمانی و ئیلحاد و بە هیچ بایەک نەلەرزێن. ئێمە ئەمانەوێ گەنجەکانمان لەسەر پێی خۆیان ڕابگرن، ئەمانەوێ ئیسلامیانە پەروەردە بن، نەبنە پلیکانەی سەرکەوتن بۆ خەڵکی تر. ئەمانەوێ خۆیان بگەنە لوتکە، ئەمانەوێ ببنە دارێکی بەری، هەم سێبەریان هەبێ و هەم بەریان هەبێ. ئەمانەوێ ببنە دارێک کە خەڵک بەردی تێگردن، ئەوان بەری تێبگرن. ئێمە ئەمانەوێ گەنجەکانمان بە پەروەردەیەکی ئیسلامی ڕاستەقینە پەروەردە بکەین. ئەمانەوێ بە گەنجەکانمان بڵێین گەورەکانمان، دایک و باوکانی ئێمە، خوای پەروەردگار کە ئەفەرمێ وەوەصەینە الئینسانە بیوالیدەیه، ئەمانەوێ گەنجەکانمان وا پەروەردە بکرێن هەر کاتێک دایک و باوک ئەمرێکی پێکردن ئەم لە لای خۆیەوە بڵێ یا ئەبەتی فعەل ما تؤمەڕ
ستجدون إن شاء الله من الصابرين ئەمانەوێ گەنجەکانمان ئاوا پەروەردەکەین ئەمانەوێ کۆمەڵگەی ئێمە خێزانەکانمان وا تێبگەێنن چۆن خوای پەروەردگار ئەفەرمێ لە باسی هاوسەرێدا ئەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن ژن و پیاو لە کۆمەڵگەی ئێمەدا لە هاوسەرگیری لە کۆمەڵگەی ئێمەدا لە ئیسلامدا تەواوکەری یەکترین ئەمانەوێ بە هەمومان کۆمەڵگەیەک بنیاد بنین کە بەرگەی ڕەشەبا و توند و تیژی هەموو لایەک بگرێ سەربەرزانە لێی دەرچین ئەمانەوێ گەنجەکانمان بەم شێوەیە پەروەردەکەین ئەمەش پێویستی بە هاوکاری هەموو لایەکمان هەیە پێویستی بە دەستبارگرتنی هەموو لایەکمان هەیە لەبەرەوەی ئەگەر ئێمە نەبین ڕێگە و ڕێسکە و بیردۆزەی تر زۆر هەن کە بە هەوڵ و کۆشی هەموو لایەک ئەیانەوێ گەنجەکانمان لە دەست دەرخەن ئەیانەوێ شیرازەی خێزانەکانمان تێک بدەین ئەیانەوێ بە هەموو شێوەیەک ئەم ڕێگە بەم پرۆژانە بگیرێ بۆیە جێگەی تەقدیرە جێگەی ڕێزە هەموو ئەوانەی کە دەستبار و هاوکار بوون لەم پرۆژەیە خۆشەویستان ئێمە ئەمانەوێ گەنجەکانمان پەروەردەی قورئانی بکەین لە قورئانەوە هەڵقوڵێن ئاوی سازگاری قورئان هەڵمژن پەروەردەیەک وابن کە نەلەخشێن پەروەردەیەک وابن کە ئیسفادەیان لێ بکا کۆمەڵگە چونکم خوای پەروەردگار هەموو کاتێک لە قورئانەکەی خۆیدا جەختی لەسەرەوە کردووەتەوە کە ئەم قورئانە ڕێنیشاندەری هەموو لایەکمانە ئەم قورئانە منهەجی ژیانی هەموو لایەکمانە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمێ إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين هەر کاتێک دەستمان گرتی بێ بە قورئانەوە سەرفراز بووین کۆمەڵگەیەکی چاک و باش و بەختەوەر و لە لوتکەیە ژیاوین هەر کاتێک پشتمان لە قورئان کردی بێ سەر لێ شێواو بووین هەر کەسێک هاتووە بیردۆزەی خۆی لەسەر ئێمە تاقی کردوتەوە لەسەر گەنجانی ئێمە تاقی کردوتەوە بۆیە زۆر پێویستە ئاگامان لێ بێ هەمومان دەستبار و هاوکاری بین بۆ ئەوەی ئەم پرۆژانە سەر بگرێ دووبارە دەستخۆشی لەو فێرخوازە خۆشەویستانە دەکەم سوورەتی لوقمان کە 34 ئایەتە 556 2121 پیتە بنص فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام كأفرميه من قرأ حرفا في كتاب الله فله حسنة والحسنة بعشر أمثالها لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف ولام حرف وميم حرف بم فرمودي به هر يك لئيه ووي يكجار سورة لقمان خوند بيتوا 21200 دخيري بونوسه دنيام هر يك لئيه و 50 جار خوندوتانتوا ئەم خێر و پاداشتە نەبڕاوێ لە خۆتان مەدەن بەردەوام بن لە هەر شوێنێک پرۆژەیەکی ئاوها بوو بەشدار بن تایە بیکەنە جێگەی ئەوەی کە وزەی لێ وەرگرن لە فەرمودە لە حەدیث لە هەموو دەرسێکی علومی شەرعی بۆیە ئومێد دەکەم هەموو لایەکمان نەکرد ئەمە ئەم خێرا بوو ئەوانەش ئەنووسرێ کە دەستبار و هاوکار و ڕێنمونیکەر و دابینکەری دیاری بوونە بۆ ئەمە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ الدال على الخير كفاعله بۆیە ئومێد دەکەم ئومێدی بەردەوامی بۆ هەموو لایەک دەبەخشم خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان باتەوە خوای گەورە دڵسۆزی ئێوە زیاتر و چاکتر بکە خوای گەورە ڕاهەموو لایەکمان ڕاوەستا بکە أقول قولي هذا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين خوای گەورە پاداشتی مامەسا ڕێباز بداتەوە ئێستاژ دەچینە لای شیعرێک لەلایەن کاک محەممەد نوعمان کە تایبەت بۆ ئەم پرۆژەیە و بۆ ئەم ئاهەنگە بۆمانی حازر کردووە و هۆنیوێتەوە با بفەرمێ بسم الله الرحمن الرحيم شعرێک لەسەر کێش و سەروای ئازاد تایبەت بە پرۆژەی نوری دڵان ئینشاءالله پێشبڕکەی نوری دڵان یاخود بەهاری باخچەی گوڵان نور و خۆرە بۆ تاریکی جوان و قەشەنگ بێناڕێکی پێک هاتووە لە سەدان نەمامی ناسک و داری پتەوی دامەزراو وەک دار خورما داکوتراو چون ئەم 815 کەسە نییانە سیفەتی دزێ و ڕووخاو لەبەر حەسرەتی قورئانەوە لا شەسرە و ڕۆح بێپەروا ڕۆح بێسرەوت و بێنەوە خوشکان بەسەر پۆش و عەبا و بەجیا
بە بژاری دەروون ڕوئیا لەگەڵ زەحمەتی دایکایەتی و بوونی ساوە لەگەڵ بوونی تەمەن گەورە و گۆچان لە دەستی بێمەئوە هاتنە مەیدان بە ئەخلاقی جوانی قورئان بەبێ کورچ و کاڵی و لادان سۆز و میهری نووری قورئان هەر وەک شنەبای سەحەری بەیان هەر وەک سپێدەی زەردباوی جوان ڕوو ئەکاتە دڵانی خاوەن تەقوای لەخوا ترسان سۆز و میهری نووری قورئان هەر وەک نمنم هەر وەک نمنمی ڕێژنەباران هەر وەک گەواڵ گەواڵی سەحەری بەردەم دەلاقەی کازیوەی بەیان دێتە سەر دڵانی کپ و ئارام بە قیڕائەی فەجری قورئان سۆز و میهری قورئان هەر وەک مێشهەنگوینی عاشقی شیلەی گوڵان یان وەک پەپولەی بێدار و عەوداڵ بۆ ئاوەنگی دوابارانی ئاوی گوڵان ئەنیشێتە سەر دڵانی بێگەردی خاوەن خەبات لەگەڵ قورئان گژ و وژی نووری قورئان هەر وەکو بای سولەیمان مسەخەرە و دێت و دەچێت تا دەگاتە هەموو جیهان هاژ و وژی نووری قورئان شەپۆل ئەدا وەکو دەریا بەبێ وەستان بەبێ ڕاماد تا دەگاتە هەموو ماڵان هەرچیش پێشەوانەی سۆز و میهرە لە وێنەی هەڵپە و گرپەی نووری قورئان کە خۆ هەڵ ئەگۆزێ وەکو گڕکان پریشکی ئاگرین خەڵاتەکە بەگشت ناحەزانی قورئان وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم خوای گەورە پاداشتی کاک محەممەد بداتەوە خامەی ڕەنگینتر بێ یا ڕەبی. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على مبعوث رحمة للعالمين سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. ماما صايني بريز خوشكان وبرايان السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي خوم بناوي براي بريز وخوشي سمكاك حازين وزاد وستافي كومباني سبي زمزم پیرۆزباییەکەین لەو خوشک و برا بەڕێزانەی کە بەشداری ئەم مسابقەیە بوون کە لە بەرکردنی سوورەتی لوقمان و هەروەها دەستخۆشی لە مامۆستایانی کۆمەڵی دادگەری و ستافی چاودێری و هەموو ئەو برانەی کە یارمەتیدەری ئەم مسابقە پڕ لە خێر و بەرەکەتە بوون. ئێمە وەکو کۆمپانیای سەبی زەمزەم هەموو کاتێ لە خزمەتی قورئان و فەرموودەی پێغەمبەری خواین صلی الله علیه وسلم بەبێ جیاوازی هەر لایەنێ بێت عەرەب بێ کورد بێ تورکمان بێ هەر تەکلیفێکیان لێمە کرد بێ دەستمانە ناوتە ڕووی کەس مادام کارەکە کارێکی پیرۆزە خزمەت بە قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم ئێمە لە خزمەت داین. ئەم برانەش وەکو مامۆستا مستەفا خوازای خەریدا تەکلیفی کرد تەکلیفەکەی نەگەڕایەوە و هەروەها مژدەش بۆ ئەو خوشک و برانەی کە بەشدار بوون. طبعا شەرت نییە هەمووتان براوە بن بەس مامۆستا ڕێباز قسەیە جوانی کرد. ئێوە چەند جارەم سوورەتەتان خوێندەوە و دیراستان کرد و امتحانتان کرد بە تەحلیلی. طبعا ڕسمەکانمان بینی زۆر دڵخۆش بووین کۆمەڵێ لە خوشکان و لە برایان لەم شارە و لە شاری دووسخورمات و کە بەشدار بوون کەم نییە. طبعا ئەمە دوژمنانی ئیسلام پێی کۆرە بن. ئێمە هەموو کاتێک لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا و خوێندنەوەی قورئان خۆی بۆ خۆی زۆر گەورەیە. ئێوە دیراستان کرد و لەبەرتان کرد ئینشاءڵڵا بۆ ئەوەی ئەگەر حەزی یەکەمشی نەبێ و بردنەوەی عومرەکەی نەبێ ئینشاءڵڵا بردنەوەی بەهەشتی بەدەست پێ بێنێت بە لەبەرکردنی ئەو قورئانە. خوای گەورە پلە و پایەی هەموو لایەکتان بەرزۆکە. ئێمە سوپرازێکمان هەیە بۆ ئەو بەشداربوانەی ئینشاءڵڵا کە بەشداریان کردووە بە نمرەی یەکەم 100% دوو عومرە خەڵاتە بۆتان ئینشاءڵڵا پیرۆزتان بێ. ئەوانەی کە بەشدار بوونە لە خوشکان و لە برایان خوای گەورە بیکاتە میزانی حەسەناتتانە ئینشاءڵڵا. خوای گەورە بەو قورئانە پلە و پایەتان بەرز کات و لە ڕۆژی قیامەت تاجی
زێڕیم کاتە سەر دایک و باوکتانەوە ئەمجا بۆ خۆتانیش ئینشاءالله وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئامۆسایانی بەڕێز و قەدرگران، برایانی بەڕێز خوشکانی سەربەرز، السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خوای پەروەردگار باشترینی ئومەتەکان کە ئومەتی محەممەد المستەفای هەڵبژاردووە و فەرموویەتی كنتم خير أمة أخرجت للناس و باشترین و بەڕێزترین و سەردارترینی پێغەمبەرانی بۆ ڕەوانە کردوین کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و بەڕێزترین و گەورەترین بەرنامەی خۆی کە ئاینی ئیسلامە خوای گەورە پێی عەتا کردوین کە خۆی فەرمیەتی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. لقل أم إسلاميا خواي قولا برناميك ومنهجك بو ناردوين كقرآني برزو بيروزو ببيزا أو كسي دزبم قرآن وبقري هيج كاتك توشي زرر نابي أو كسي دزب قرآن وأقري خواي قولا سربرزيكا أو كسي دزب قرآن وأقري خمو خفض لضليا نابي ئەو کەسەی دەست بەم قورئانە ئەگرێ و کاری پێ ئەکا و شوێنی ئەکەوێ بەرەو بەهەشت و ڕیضوانی خوای بە و ئەو کەسەی دوور بێ لەم قورئانە و پشتی تێ بکا و خۆی بێناز بکا پەناگرم بە خوای پەروەردگار ئەوە بەرەو ئاگری دۆزەخ ئەڕوا. بۆیە خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی فاتر سوورەتی 29 فەرمێت ئایەتی 29 فەرمێت سوورەتی فاتر إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية تجارة لن تبور. خوا فرمي يرجون تجارة لن تبور ئەوانەی کە کتابی خوایان خوێندەوە و نوێژیان بەرپاکر و لەو ڕزق و ڕۆزیەی کە پێمان بەخشیون بە ئاشکرا و بەنیهێنی ئەی بەخشن لە پێناوی خوا ئەوانە خەریکی تیجارەتێکن لەگەڵ خوای پەروەردگارە هیچ کاتێ زەرەری تیان ناکەن. بۆیە ئەم ئاەتە زۆر شاهیدە لەسەر ئەم پرۆژە جوانانە لەسەر ئەو دەستگا خێرخوازیانەی کە خەڵکی فێری قورئانەکەن کە بانگەوازەکەن بۆ ئەخلاق و ڕەوشتی جوان کە گەنجەکانمان و خوشکان و کچانمان ئەیهێننەوە بەرەو ئاینی ئیسلام بەرەو فێربوونی قورئان ئەوە تیجارەتەن لەن تەبور مژدە بێ مژدەیەکە کەس زەرەری تیا ناکە. بە دەردی مامۆسایان فەرموویان ئەوە بەسە بۆ ئێمە کە ئەجر و پاداشتی ئەو سوورەتەی خوێندومانە دەستمان کەوتووە چی زەرەرێکمان کردووە. ئەم منافەسانەیشی کە ئەکرێ ئەم عەمرە و ئەم دیاریانە غایە لەمە نییە، غایە لە منافەسە و فێربوونی قورئانەکەیە کە خوا فەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون. با منافەسەی یەک بڕکەن و پێشبڕکێ بکەن لەگەڵ یەکترا بۆ چاکەکان. ئەوە تا دایکمان عائشە رضی الله عنها فەرمێ پێغەمبەری خوا فەرموویەتی صلى الله عليه وسلم کە حەدیثەکە لە صحیحەین هاتووە والذي يقرأ القرآن وهو ماهر به مع سفرة الكرام البررة. أي براي برزم أي أو خشكي بجدار بويلن بروشانا أو تا تو كاتي خريكي قرآن خوندن و قرآن لبركردني هولي فيربون و تفسير و عملي بيكي مع سفرة الكرام البررة تو لقل ملائكة كاني خواي پروردگاري تو معاملة لقل آسمان أكي تو أمر حد برزبيت ولقل آسمان و ملائكة كانشي چونك خواي پروردگار كباسي قرآنك أفرمي وأوحينا إليك روحا من أمرنا أو قرآن الروحة أو قرآن شيانا بجيت هر لا شيكوا بجيت هر روحكوا بجيت هر دليكوا زنويكاتوا بجيت هر سنيكوا لا دريخ مخفتيتي بجيت هر دليكوا قفل بأيكاتوا أم قرآن الدرد نخوشي لأدا شفاء الرحمة أباريني خوا فرمي وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين فلا يزيد الظالمين إلا خسارا إن هذا القرآن يهدي للتي هي أقوم أم قرآن براسير بشاندرا أم قرآن إنسان برو هداية الري راست أباد
إجا خوا فرمي ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا أي بيغمري خوا صلى الله عليه وسلم مش دبدبوا إيمان داراني كدسيان قردوا بام قرآن وخلاي خواي قورا أجر باداشتي زور قوريان هيا أو تالى حديثي ترى ابن عمر فرمي رضي الله عنه وأرضاه كإمامي مسلم رواياتي كردوا فرمي بيغمر فرميتي عليه الصلاة والسلام إمام الترمذي أبو داود شيناوي أنا چ مژدەیەکە چ خێرێکە چ ئاتەشجیعێکە خوای گەورە ئەمانداتێ لەسەر ئەم قورئانە غەیری ئەم قورئانە هیچ مژدەیەک و پلەیەکی گەورە بە ئینسان بەدەست نایەنێ غەیری ئەم قورئانە و ڕێی ئەم قورئانە نەبێ يقال لصاحب القرآن لروشي قيامته بەو کەسەی کە قورئانە خوێنە و خەریکی قورئان خوێندن بۆ لە دنیایە و هەوڵی داوە و لەبەری کردووە يقال لصاحب القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا لبهشت فيله بخوانا أي أو كسي خريكي قرآن خويندن ويلا دنيايا أي أو كسي باشداري أو بروجانا ودزقا خيريانا تكر كفيري قرآن بركردن بو بخوانا شن آية تدلبر لقرآن إخوا أمن دفلة ويزانا فرمون أهل سلف بلكاني بهشت بأندازي عدد آياتكاني قرآنا يعني أجر كسي حافظ قرآن به أجرك يتشنكا أبي چند بلا لبهش بدس بيني كهر بليك لنواني أرزو آسمانا في غمرة فرمي صلى الله عليه وسلم أم بهشت الصد بليا هر بليك نيوان أرزو آسمانا بهشت قلي قوري ويا أمام مجديكي زور قوري فإن منزلتك عند آخر آية لدنيايا چند يكد لبربو لدنيايا چند حفظي قرآن لسنتابو أمن أخواني تا آخر آية كلبرتا فليتو برز بيتو لبهشتا براستي أما أجريكي قوريو أما پاداشتيكي قوريا غيري قرآن هيج پاداشتيك بوينيه نيا قرآني بيروز زور تأثيري كرو لدلي مسلمانان قرآني بيروز معجزيكي خالدة نق مسلمانان رحمة وبركة حتى بو بيباورانيش وتأثيري لدلي أوانيش كردوه أو تا ابن عباس جرته وبيغمر صلى الله عليه وسلم روجي كان أبو جهل هرشي ليك على قر أم جار بيت محمد بيت يرون مزقوتو بيت حرم ونيشبك على برشاوي أما نشاني إهانة ومن قبلناكم بيغمر صلى الله عليه وعلى آله وسلم كأي بيسته دس نيوشي كي جوانا قريو أرابر وحرم ونيوشكا ودسكاتا نيوش كردن بباوركان بشاوي كي كيجو توروا تماشاي بيغمر كان عليه الصلاة والسلام بيغمر إخواش صلى الله عليه وسلم سورة النجم خوينه والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى جا بودا مباركو بوشجن سوز رحمتي بيغمر بخوين ريتشون صلى الله عليه وسلم كاتيا قاتا كوتاي آتكاني سورة النجم بيغمر قاتا واتاني أزفة الآزفة ليس لها من دون الله كاشفة أفمن هذا الحديث تعجبون وتضحكون ولا تبكون وأنتم سامدون إيوه بيأكلنا القرآن بيأكلوا ناقرين هو النادا اللي تبقلنا القرآن أي بيباوة كان فاسجدوا لله واعبدوا بيغمر صلى الله عليه وسلم خر لله ساجدا أكيوتا سجدة بوخوات شو كام آياتا يكن سورة سجدتي أبزيو بيغمر صلى الله عليه وسلم سجدتي لا وأبا بهێزی ئەم قورئانە تەئەثیری ئەم قورئانە لەسەر بێباوەڕەکان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کاکەوێتە سەجدە ئەوەی لەو مەجلیسەیە خۆی پێناگیری و هەموو یەکەوێتە سەجدە اینجا مسلمانەکان اینجا جنەکانیش بۆیە ئەو مسلمانانەی کە لە حەبەشە بوون کۆچیان کردبوو و ئەنزانی هەمووی ئەهلی مەکە مسلمان بووە وتیان هەموویان سوزدەیان بردووە مسلمان بوون بۆیە هەندێکیان گەڕانەوە ئەم قورئانە گەلێ تەئەثیراتی گەورەی هەیە ئەم قورئانەمە لەگەڵیش یاوین برو خەڵکانێک کە تازە قورئانە بیستێ بزانە حاڵی چۆنە گۆڕێ بزانە چۆن تەئسیر لەو دڵ و دەرو ناکا وەکو مقناطیزی ڕایەکێشێ ئەوە قورئانە و کەلامی رب العالمینە خوا فەرمێت لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا چۆن شاخێ بتوانێ بەرگەی ئەو قورئانە نەگرێ و لە تووپەت بێ سنگی ئینسان چییە و نەخۆشی چییە و خەفە و خەفەت چییە فقيري چییە ئەو قورئانە بەرەکەتێکی گەورەیە خوا داوێتی بەم ئومەتە ئیمامی ئەصمعی فەرمێ ئەصمعیەکێکە لە زانایانی ئەهلی لوغا ئەفەرمێ من قورئانم فێری خەڵکە کرد ڕۆژێکیان دەرچووم بۆ شارێک بە نیازی شارێ بووم
قەدەری خوا کابرایەکی چەتە قوتاع تەریق ڕێی لێم گرت ئیمامی ئەسمەعی ناناسێ ئەڵێ ئەی پیا و مسافیر چیت پێیە دای نەبووم ئەڵێ منیش هەرچی پارە و مەتاع هەبوو پێم بوو دام پێی وتم ڕێم بدا با بڕۆم وتی نەخێر ڕێنادەم ئەبێ بتکوشم لەبەرەوەی نەک بچیتە ئەو دیوی شاخەکە و شکاتم لێ بکەی و خەڵکم لێ ئاگادارکەیەوە ئیمامی ئەسمەعی فەرمێ وتم باشە هەر ئەم کوشی دەلێم گەڕێ با دوو ڕکعەتی نوێژ بۆ خوا بکەم و ئاخیری کردەوەکەم لەم دنیایە با ئەعمالی صالح بێ ئەڵێ ئەویش ڕێی داوتی دە باشە نوێژ کرد ئەڵێ دەسم کردە نوێژکردن کابرا بە شمشارەکەی وا لەسەر گەردن مەوەستاوە سوێن بەخوا ئەوەی لە قورئانە بێ لە بیرم چووە لەو کاتەیە تەنها سوورەتی وەالذاریات نەبێ ئەڵێ خوێندم وەالذاریاتی ذەرون فەالحاملاتی وقڕا فەالجاریاتی یوسرا تا ئەو ئاتەی کە خوا فەرمێ وفي السماء رزقكم وما توعدون سي تأثيرات القرآن كان سدل يوم خلقه وفي السماء رزقكم وما توعدون خوا فرمي رزقي ولا آسمان أو بوتان باري هر أوش وعد لا إخوا بيتان دراو الله كابراي شتا دسي شلبو شمشيركي الله سلام مدايو هستم كر قرآن كاريا لدى مشاوي كابرا رويدا وتي أي هاي هاوار بومن مال ويراني بومن من خلقك وجم لسر زوي لرزقا خوا وعدي دا ولا اسمان ورزقم بو باريني خوايا وتو شاهد بي او من توبم كردو وازم هيد خوايا تو شاهد بدس مال قلم كار خراب امام يصمع فرمي باش صالح لما كبم طواف ما كر كابراي لدوا عباكي قرتم وتي باني كردوتي اصمعي وتي تماشام كلام كردو دوا وتي امناسي وتي سيركم او كابراي تشتي وتي بخوانا خوێنەوارم تو خوا ئاەتێکی دوای ئەوم بۆ بخوێنەوە خوا بزانم چیترە فەرمێ ئەڵێ خوا فەرمێ فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون سوێن بەخوای ئەرزووە ئاسمان خوای گەورە وعدی ڕزقی بە ئێوە داوە و ئەوەش وعدە لای خوا وەکو چۆن قساکەن بەرامبەر یەکتری ئاوا خوای گەورە زەمانەتی ڕزقی داون قال والله كابرا هواركر فري من غضب الجبار حتى يقسم او كي اخواي تورا كردو حتى اخوا سويني بو خلاص الرزق روزي قال كابرا او هواري كردو يكسر كوتا عرزو وفاتي او تاثيرات او قران عظيمه او قران قوريه وهذا كتاب انزلناه مبارك كاخوا فرمي او تا اخواي قورا خطابك ابا بيغمر فرمي صلى الله عليه وسلم انا سنلقي عليك قولا ثقيلا ئێمە وتەیەکی زۆر قورس و بەنرخ بۆ تۆ دابەزێنین ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کاتێ وەحی بۆ دێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکمان خەدیجە رضی الله عنها جێی بۆ داخا ئەڵێ یا رسول الله ئیسراحەت کە ئەڵێ یا خەدیجەتە لا ڕاحەتە بعد اليوم ئیسراحەت نەما لەم ڕۆژەوە تەواو خوا فەرمانی کردو ئەم قورئانە بە خەڵکە بێ بگێنم و ئەم قورئانە فێری ئەو خەڵکە بکەم بۆیە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم شەوی وا هەبووە چەنەها سوورەتی و دوور و درێژی لە یەک ڕکعەتا خوێندووە ئەمانە برەوی بە قورئان داوە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەو نەهجە پەروەردە بوونە ئەوە تا ئیبن مەسعودە فەرمێ سوێن بەخوا من 70 دانە سوورەتم لە دەمی مبارەکی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم وەرگرتووە بۆیە ئێمە هەتا دەست بەم قورئانەوە بگرین هەتا کاتی خۆمان بەم قورئانە ببەخشین خوا بەرەکەتە کاتە کاتەکانمانەوە خوا بەرەکەتە کاتە ناو ماڵ و مناڵمانەوە کێشەکانمان لێ دوورەخاتەوە قەرزەکانمان بۆ ئاسانەکە دەری و خێرمانەکاتەوە لەم زەمەنەی فیتنە و خراپەکاریە خوای گەورە دامەزراومانەکە بۆ هۆی ئەم قورئانە چونکە ئەم قورئانە حەبل الله المەتین حەبلی خوای دەسەرێکی لای ئێمەیە ئەوەی تری لای خوایە ئەو کەسەی دەستی پێوە بگرێ نەجاتێ بێ غەیری قورئان غەیری منهەجی ئیسلام هەر بەرنامەیەکی تر بگری نەجات بوونت نییە و داماوی و خەسارەمەندی لە ڕۆژی قیامەت دادی تۆیە خوا سترمان بکە لە کۆتاییە من یەک قسەڵم بۆ دایکان و باوکان مامۆسایانیش فەرموویان بەڵام من تەکیدی لێ یەکەمەوە ئەم پرۆژانە ئەم دەستگایانەی کە خەڵکی بانگەکا بۆ قورئان کە ئەم پرۆژە مبارەکە ناوی نوری دڵانە بۆ تەفسیر و حیفزی لەبەرکردنی سوورەتی لوقمان ئەوە تا پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم دایکان خوشکان باوکان برانی بەڕێزم پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشجیعمانەکە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە کە عەبدوڵڵای کوڕی بوڕەیدەی ئەسلەمی حەدیثەکەمان بۆ گێڕێتەوە لە پێغەمبەر فەرمێتی صلی الله عليه وسلم من قرأ بس مرجي تايا من قرأ القرآن هر كسي قرآن لبر بكا وتعلمه ولبري بكا وعمل به لبر كردن كافي نية خندني قرآن
ئەبێ عەمەلی پێ بکرێ قورئان نەهاتووە نانی پێ بخورێ قورئان نەهاتووە تۆ لەسەری بژی قورئان هاتووە تۆ عەمەلی پێ بکەی منهەجی ژیانە بەرنامەی تۆیە خوا فەرمێ ما فەڕەتنا فی الکتاب من شەی ئەوەی تۆ پێویستایی بەشەر ئینسانەکان لە قورئانە باس کراوە بەڵێ ئەمە باسی لەوح المەحفوظەکە بەڵام قورئانیش ئەوەی پێویستی ئینسانە هەمووی هاتووە هەمووی دیا باس کراوە کە منهەجێک و کەتەلۆکی ئینسان و ژیانی ئینسانە ئەفەرمێ فێری ببێ بیخوێنێ کردەوەی پێ بکە ألبس يوم القيامة تاجا من نور ضوءه مثل ضوء الشمس ڕووناکی ئەو تاجەی کە ئەم ئینسانەی قورئانی لەبەر کردووە و کاری پێ کردووە وەکو ڕووناکی خۆرمە وەکو ڕووناکی ئەو خۆرەگە بەهێزترە هەر ئەمەنا نا ئەوجا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بانگی دایک و باوکی ئەو کەسە ئەکرێ ئەو مناڵە ئەکرێ کە لە دنیایە فێری قورئانی کردووە و تەشجیعی کردووە و ناردوێتی بۆ قورئان خوشکان خۆتان بەکەم مەزانن ئەوە تا ئیمامی شافعی کێ پەروەردەی کردووە دایکی ئەوە تا کتابێکی مجەلەدێکی نووسیوە بە ناوی ئەلئوم ئیمامی ابن تەیمیە کێ پەروەردەی کردووە ئەگەر دایکی نەبێت ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل کێ پەروەردەی کردووە ئەگەر دایکی نەبێت بۆیە خوشکان ئێوە کەم نین النساء شقائق الرجال کە پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم ئێوەش هاوشانی پیاوان ڕۆڵەکان پەروەردەکردنی لەسەر ئێوەیە پیاوان لەوەیە زۆر مەشغوڵی دەرەوە و ئیش و کار بن بەڵام دایکان ئەبێ ئەو خەمە بخۆن دایکان مناڵەکانیان کە شیر ئەدا بە نیەتیەوەی با ئەم مناڵە پەروەردە بێ بۆ ئەوەی لە قیامەت و لە دنیای ئیسراحەتی لێ بکەم ئەوە تاکە هەموومان ئەمرین ئەولادەکانمان لە دوامانەوە چاکەمان بۆ دێ إذا مات الإنسان انقطع من عمله إلا من ثلاث بيغمر فرمي صلى الله عليه وسلم يكي لو أنا شيء ولد صالح يدعو له من البشي صالح بيقرأ بالقرآن نبي والقرآن هموش يكي تياي بيغمر فرمي صلى الله عليه وسلم يكسى والديه حلتان لا يقوم بهما في الدنيا بوشاكك أكريت بري أم دايكو باوكي همو دنيا وأوي تأتي نرخين يا برامبري ئەمە نەگیران بەهای ئەو جلە جوانە ئەو جام دایک و باوکاڵێ پەروەردگارە ئەمە بەچی شتی ئێمە گەشتوینەتە ئەو پلە ئێمە کردەیەوەگەی وامان نییە گەشت بێتین ئەم پلێ بەچی گەشتوین خی گەورە پێیان ئەفەرمێ ئەمە مژدەیە گەورەیە بئەخذی وەلەدیکومە القورئان تۆ دەستی مناڵەکەت گرت لە دنیایە تەشجیعت کرد هاوکاریت کرد بۆی کە فێری قورئان بێ بۆیە با هاوکاری ئەم پرۆژانە بین با هەوڵ بدەین هەر یەک لە لای خۆمانەوە ئێمە مناڵەکانی خۆمان بنێرین برایە کە دەستکراوەیە هاوکاریان بکە خۆشکێ بە دوعاکانی ئەو کەسانی کە تەشجیع و هاوکاری ئەم پرۆژانە ئەکەن بە ئیزنی خوا مژدە بێ ئەم حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام ئاینگرێتەوە چونکە خوای گەورە پێمانە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا قوا أنفسكم وأهلكم نارا أي أوانت إيمان تاني ناوا خوتانو مالو منالتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەوە تا زۆر دەست هەیە زۆر شوێن هەیە هەوڵی ئەوادا کە ئەم پرۆژانە ببڕێ کە گەنجەکانمان لە ئەخلاق و لە ڕەوشتی چاک دوور بخاتەوە بۆیە ئێمە بێ دەست بە قورئان بگرین تا نەجاتمان بێ دەست بە قورئان بگرین تا سەربەرز بین دەست بە قورئان بگرین تا لای خوای گەورە سەربەرز بین و دەرەجاتی عالی لە بەهەشتا وەربگرین خی گەورە پاداشتی مامەسا بەڵێن بداتەوە ئێستاش شعرێکمان هەیە لەلایەن ئەندازیار عەبدولکەریمەوە باب فەرمێ مژدەی ئارامی و دڵشادی لەگەڵ وتنی ئیقرایە هاتەکایە لە شەوە زەنگی ناو ئەشکەوتی حیڕایە قورئان تەمی تاریکی لایە ئەڵڵا چ سۆزێکە ئەڵڵا چ سۆزێکە چه هەستێکە ئاوێتەی پەیامی خوایە چ سڕێکە کە پسوڵکە سەرتاپا گشت جەستەدایە چەند شیرینە ژیان لە سایەیە لە پەنایە لە سۆزی میری خوایە دڵەکان بە بیستنی یەک ئایەت کوڕنوشدایە هەر لە حەمد لەبۆ سەدایە چەند جوانە کاتێ خالق چەند جوانە کاتێ خالق بۆت ئەدوێت لە قورئانی پڕبەهایە چەند مەجنە بە سوورەتی لوقمانەکەی ئەدەب و ڕەوشتدایە ڕابمێنە فێری ڕۆشتن و بێفیزی و دەنگی نزم پاکڕاگرتنی ئەڵڵایە
بۆ کاری چاکە بێپەروا و بۆ کاری خراپ قەڵغانی پۆڵە ئاسایە نە علمانیەت نە شوعێت نە هیچ فکرە و ئایدیایە نەیانتوانی قەت ناتوانن قورئان لە دڵمانە لایە ڕیش و سەرپۆش و سیواک ڕیش و سەرپۆش و سیواک کۆڕی زیکر و خانەقایە سەدای قاریئی قورئان و نەسیمی لا ئیلاهە ئیلا اللهە ئەوە چییە؟ ئەوە چییە ئەو ڕەنگانە بۆ نەتوانن؟ ئەوە چییە ئەو ڕەنگانە بۆ نەتوانن؟ بەلکە زێڕینەی بەربایە یا ورینجەی ئەستێرەیە لە ئاسمانی میهری خوایە ئێستا شەمشەمە کوێرەکان لە شەوقیانەوە دەرنایە با بزانن ئەوە سەرپۆشی کەرنەڤاڵی شوێرکەوتووی ڕەسوول ئەڵڵایە ترس و بینیان لێنیشتووە هەڵە لەرزن هەڵە پاسن بینا قاقایان گیراوە سڕ و سیس و کزولاتن هەر ڕۆژە و کەرنەڤاڵێک لە خەوڕایان ئەپەڕێنێ پەیامی نووری خوایی هەردەمە و لە شارێکا خۆی ئەنوێنێ لەرزۆک بوونە ئەو دەستانەی سەرپۆشی خوشکان ئەدڕێنن داماو بوونە ئەو کەسانەی دژی قورئان خۆ ئەنوێنن السلام علیکم ورحمة الله ئامادەبوانی بەڕێز پێش ئەوەی بچینە سەر کۆتا فەقەرا کە قورعەکەیە وتەیەکمان هەیە هی لیژنەی نووری دڵان داوایان لێکین بێنە سەر ستەیج کاک محەممەد قادرە وتەیەمان پێشکەشەکە وتەی حەمد و سوپاس بۆ خوا بسم الله الرحمن الرحيم يا رب لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك اللهم لك الحمد كله وإليك يرجع الأمر كله اللهم لك الحمد بما هديتنا ولك الحمد بما بشرتنا ولك الحمد بالقرآن ولك الحمد بالإيمان اللهم لك الحمد كالذي تقول وخيرا مما تقول اللهم لك صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين الحمد لله الذي بنعمته تتم الصالحات ئامادەبوانی بەڕێز مامۆستایانی خۆشەویست میوانانی خۆشەویست سڵاوی خۆی بەروەردگارتان لێبێت دیارە ڕۆژەی نووری دڵان بۆ ساڵی دووەم لەلایەن مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری لەفی کەرکوو هەروەها ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری کەرکوو ئەنجامدرا سوپاسی هەموو ئەو بەشداربوانانکەی کە تام کاتا لەگەڵمان بوون داوای لەبوردون لە هەر کەموکورتیەکەکەی دڵنیابن پرۆژەیەکی وەها گەورە بەبێ هەڵە و کەموکورتی تێپەڕنابێت سوپاسی هەموو ئەواناکەی کە تام کاتە لەگەڵمان بوون سوپاسی هەموو ئەو کۆمپانیا و کەسایەتی بەتایبەت کەسایەتێکی خێرخواست کە بەداخەوە خۆی لێرە نییە وەڕێی بە ئێمە نەداوە کە ناوی بێنین دیارە کۆی گشتی پرۆژەکە بەشێکی باشی پرۆژەکە لەسەر ئەرکی ئەو خێرخوازە بەڕێزە بەڕێواچێت ئێمە لێرەوە دوعای خێری وەکەین دوعای ئیستیقامی وەکەین خوای گەورە پاداشتی خێری باتەوە دەست ئەگەر یەکی هەر بەشدارویەک واز دەکات کە ئێمە هەڵەیەکمان کردووە یاخود نمرێکمان لێ بڕیوە کە دڵنیابن ئێمە لە لیژنەی تەسلیحدانی نمرەکانە زۆر بووینە داوای لێبوردن دەکەین ئێمە دیارە ئامانجی ئێمە لەم جۆرە پێشبڕکیانە تەنها خەڵات نییە ئامانجی ئێمە پەرەدانە و هەروەها بڵاوکردنەوەی قورئانی پیرۆزە سوپاسی هەموو ئەواناکەن دووبارە کە باوەشمان بوون و پشتیان دەکەین بەبێ هێز منەت و بەرامبەریەت
سوپاس بەقەت ژمارەی بارانەکان سوپاس بەقەت ڕەنگی گوڵەکان ئێمە هەرچی بڵێین ناتوانین پاداشتان بینەوە پاداشتی ئێمە و ئێوەش لە قیامەتە خوای گەورە پاداشتی خێرتان باتە و دووبارە و سێبارە داوای لێبوردنتان لێکەین دیارە یەکێک لە ئەندامانی لەژنە بەڕێز مامۆستا سەربەز کەمال کە هاوکارێکی جدیمان بووە ئێستا نەیتوانی ئامادە بێت لێرە و دوعای خێری بۆکەین هاوکارێکی زۆر جدی بووە سوپاسیەکەین خوای گەورە پاداشتی خێری باتەوە دووبارە سێبارە بەناوی لیژنەی تاقیکردنەوەی پرۆژەی نوری دڵان بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین خوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە